موژدە بە ژوێرەی نووسینی مەتا بەشی 19. کاتێ عیسا لەم قسانە بۆوە زەلیلی بەجێ هێشت و هاتە هەرێمی یەهودیا. لە پشت ڕووباری ئوردن حەشاماتێک دوای کەوت، ئەویش لەوێ چاچی کردنەوە. هەندێک فەریسی هاتنە لای بۆ ئەوەی تاقی بکەنەوە، وتیان: ئایا دروستە مێرد لەبەر هەر هۆیەک بێت ژنەکەی تەلاق بدات؟ وەڵامی دانەوە: ئەی نەتان خوێندۆتەوە ئەوەی لە سەرەتاوە بەدی هێناوە بە نێر و مێ بەدی هێنان؟ هەروەها فەرمووی: بۆیە پیا و دایک و باوشی بەزێ دەهێڵێت و بە ژنەکەیەوە دەنووسێت، ئیتر هەردووشیان دەبنا یەک جەستە. کەواتە چیتر دوو نین بەڵکو یەک جەستن. بۆیە ئەوەی خوددا بە یەکتری گەیاندووە با مرۆڤ جیای نەکاتەوە. پێیان وت: ئەی بۆچی موسا فەرمانی داوە تەلاقنامە بدرێت و تەلاق بکەوێت؟ پێی فەرموون: لەبەر دڵڕەقیتان موسا ڕێیدان ژنەکانتان تەلاق بدەن. ئەجینا لە سەرەتاوە وا نەبوو. بەڵام پێتان دەڵێم ئەوەی ژنەکەی بێ هۆی داوێن پیسی تەلاق بدات و یەکێکی دیکە بهێنێت، ئەوە داوێن پیسی دەکات. قوتابیەکانی پێیان وت: ئەگەر حاڵی پیا و لەگەڵ ژن وا بێت باشترە ژن نەهێنێت. بەڵام پێی فەرموون: هەموو خەڵشی ناتوانن ئەم قسەیە پەسەند بکەن، تەنها ئەوانەی پێیان دراوە. چونکە خەساو هەن زگماکن، خەساویش هەن مرۆڤ خەساندویانن، خەساویش هەن لە پێناوی شانشینی ئاسمان خۆیان خەساندووە. چێ دەتوانێت پەسەندی بکات با پەسەندی بکات. ئینجا منداڵیان بۆی هێنا تاکو و دەستیان لەسەر دابنێت و نوێژ بکات. کەچی قوتابیەکان لێیان ڕاخۆڕین. بەڵام عیسا فەرمووی: لێگەڕێن منداڵان بێنە لام، ڕێیان لێ مەگرن، چونکە شانشینی ئاسمان هی وەک ئەمانەیە. دەستی لەسەر دانان و لەوێ ڕۆیشت. ئینجا یەکێک هاتە لای و وتی: مامۆستا، چ چاکەیەک بکەم تاکو ژیانی تا هەتاییم هەبێت؟ پێی فەرموو: بۆچی لەبارەی چاکەوە پرسیارم لێ دەکەیت؟ تەنها یەکێک چاکە، بەڵام ئەگەر دەتەوێت بچیتە ناو ژیانەوە ڕاستپاردەکان بپارێزە. پێی وت: کامیان؟ عیساش فەرمووی: مەکوژە، داوێن پیسی مەکە، مەدزە، شایەتی درۆ مەدە، ڕێزی دایک و باوکت بگرە، نزیکەکەت وەک خۆت خۆش بوێ. گەنجەکەش پێی وت: ئەمانەم هەمووی کردووە، ئیتر لە چیم کەمە؟ عیساش پێی فەرموو: ئەگەر دەتەوێت تەواو بیت، بڕۆ سامانەکانت بفرۆشە و بیدە هەژاران، ئیتر گەنجینەیەکت لە ئاسماندا دەبێت و وەرە دوام بکەوە. بەڵام گەنجەکە کە ئەم وشەیەی بیست بەدڵ تەنجیەوە ڕۆیشت، چونکە سامانێکی زۆری هەبوو. عیساش بە قوتابیەکانی فەرموو: ڕاستیتان پێدەڵێم، دەوڵەمەند بە سەختی دەچێتە ناو شانشینی ئاسمانەوە. دیسان پێتان دەڵێم ئاسانترە وشترێک لە کونی دەرزیەکەوە بچێتە ژوورەوە لەوەی دەوڵەمەندێک بچێتە ناو شانشینی خوددا. قوتابیەکان کە گوێیان لەمە بوو زۆر سەرسام بوون، وتیان: کەواتە چێ دەتوانێت ڕزگاری بێت؟ عیساش سەیری کردن و پێی فەرموون: ئەمە بۆ مرۆڤ مەحاڵە، بەڵام لە لای خوددا هەموو شتێک دەبێت. ئینجا پەترۆس وەڵامی دایەوە و پێی وت: ئەوە تا ئێمە وازمان لە هەموو شتێک هێناوە و دوات کەوتوین، ئێمە چیمان بۆ دەبێت؟ عیساش پێی فەرموون: ڕاستیتان پێدەڵێم، لە نوێ بوونەوەدا کاتێ کوڕی مرۆڤ لەسەر تەختی شکۆی خۆیدا دەنیشێت، ئێوەش کە دوام کەوتون لەسەر 12 تەخت دادەنیشن و 12 هۆزەکەی ئیسرائیل حکم دەدەن. هەر کەسێکیش لەبەر ناوی من ماڵ یان برا یان خوشک یان دایک یان باوک یان منداڵ یان چێڵگەکەی بەجێ هێشتووە،
سەد ئەوەندا وەردەگرێتەوە و ژیانی تا هەتاییش بە میرات وەردەگرێت. زۆر لە یەکەمینەکان دەبنە دواهەمین، دواهەمینەکان هیچ یەکەمین.